لە کاتێکدا وڵاتان پیشەسازی بە بڕبڕی پشتی ئابووری دەزانن، بەڵام لە هەرێمی کوردستان کارگەکان نەکەرگەشە ناکەن، بەڵکو کۆچ دەکەن. تەنیا لەم ساڵدا نزیکەی 1000 کارگە داخراون. ئەمەش زەنگێکی مەترسیدارە بۆ سێکتەرێک کە حکوومەت تەنیا وەک سەرچاوەی وەرگرتنی باج دەی دەڕوانێت. هیچ پارێزگاریەک نییە لە بەرهەمی ناوخۆ، هیچ سەپۆرتێک نییە لەلایەن دەوڵەتەوە لەلایەن حکوومەتەوە بۆ بەرهەمی ناوخۆ. ئیتر لەمپەرەکان زۆرن، ینی گرانی سعری کارەبا بە ڕێژەیەکە بەڕاستی کە هەموو کارگەکانی بێزار کردووە، ئەوە گومان لەوان نییە. خاڵێکی تر لەو خاڵانە بەڕاستی هیچ یەکێک لەو خاڵ ئێستا من بارە نێرم بۆ نمونە ئێمە سفرەمانە چێتە دەروی وڵات، معقولە من بۆ بارێ سفرە 2000 دلار گومریک بەم لە برایم خەلیل، ینی لەوە لەمپەر زیاتر چی هەیە؟ ئێستا ئێمە دوو بەیانی بارمانە ڕوا بۆ بڵێن بۆ بەریتانیا لە برایم خەلیل ئەڵێ وەرە معاملاتی بۆ بکە، کەچی معاملاتی بۆکەی 100 خاڵی بۆ دانایە بە سێمان خەریکی معاملات بی. خاوەنی کارگەکان دەناڵێنن بەدەست کارەبای گران، گومرگی بێشمار و نەبوونی پاڵپشتی. بەراوردکاریەکان نیشانی دەدەن بەغداد بۆتە جێگرەوەی هەرێم بۆ کاری وەبەرهێنەران و خەڵاتی هەناردەکردنیش دەدات. بەڵام لێرە بربەستی کارگێڕی و بارگرانی دارایی وای کردووە پیشەسازان هەڵبێن و بۆ ڕزگارکردنی سەرمایەکانیان ڕوو لە ناوچەکانی دیکەی عێراق بکەن. بەغداد دەست پێشکەریان کردووە، بۆیە کارگەکانی ئەوان ئێستا گەشت کەوتۆتە گەڕ، هەناردەیان کردووە بە پێم وابێ بە ئەخیر کۆبوونەوە کە من لەگەڵیان بووم لەگەڵ وەزیری تیجاری عێراقی بە 6 قاتی پار 6 جار هەناردەیان زیاد کردو. ئەوان دەعمی سادراتیان هەیە کە کارگەیە کاڵایە بنێرێتە دەرەوە سەی 20 ئێنێ سەی 8 ئێنێ وەکو دیاری لێرە پارەش لێسانن لەبەر ئەو تێنەگەیشتنە بۆ اقتصاد لە سنووری ئێمە و کوردستان بەگشتی هەڵەیە ئەبێ بە دوواداچوونی بۆ بکرێتەوە، ئەبێ خەڵکانی شارەزا لە گەشەکردنی ئابووریە بێنە دەنگ بۆ ئەوەی ئەو چەق بەستوێی کوردستان بەگشتی تێبپەڕێ. یەکێک لە مشکلەکانی ئێمە ئەوەیە کە مەسەلەی کارەبایە، کارەبا لە هەرێمی کوردستانە گرانە، لەبەر ئەوە گرانە وای کە زۆربەی ئەو کارگانەی کە هەیە لە هەرێمی کوردستانی یا دای بخەن یا بڕۆنە ناوەڕاست و خواردی بکەن، چونکە کارەبا لە ناوەڕاست و خواردی عێراق نرخی کەمترە، بەڵام ئێمە بۆ مەسەلەی تیجاری سعری زۆرە. ئەمە یەکێکە لەوانەیە کە تاسیری کردووە لەسەر ئەوەی کەوا کارگەکان بوەستنەوە ئیش نەکەن، داخستنی وەڵی ینی لەوانەیە زیاد لە نزیکی 1000 کارگە داخرابێت لە هەرێمی کوردستان. بێباکی حکوومەت بەرامبەر بەرهەمی ناوخۆ بازاری کوردستانی کردوتە مەیدانی کاڵای بیانی. ئەگەر سیاسەتی ئابووری لە سزادانی کارگەکانەوە نەگۆڕێت بۆ پاڵپشتیکردن، ئەوە لە ئایندەیەکی نزیکدا هەرێم دەبێتە چۆڵەوانیەکی پیشەسازی و کارگەکان و پیشەسازی بەرەو پوکانەوە دەچێت. بەشێک لەم سیاسەتەش لە پێناو کۆنتڕۆڵکردنی پیشەسازی و بەرهێنانە لە دەستی حیزب و کۆمپانیەکانیان. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.